لەبارەی چارەسەری کێشەکانی نێوان بەغدا و هەرێم سکرتێری پارتی نەتەوەی کوردستان ڕای دەگەێنێت دەستپێکردنەوەی دانووسانەکان لە سەردەستی سەرۆکۆمار دوا دەرفەتە بۆ کۆتاییەنان بە کێشەکانی نێوانەولێر و بەغدا. بەشداربوونی حەزبە بچووک و گەورەکان بەیەکەوە لەوەدایە کە یەک هێز بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانەکە هەیە. ئەم جارش کورد لەسەر دەستی سەرۆکۆمار دەستپێشخەری ئاشتەواییە کە پێمان وایە و هەموو لایەنە سیاسیەکانیش پێیان وا بوو پێما بێ خەڵکی کوردستان و ڕای گشتی کوردستان پێی وایە ئەمە ئاخی دەرفەتە و ئەم جارەش لەسەر دەستی کورد دیالۆگێک دەست پێ دەکات ئەگەر لایەنی عەرەبی نێتە پێش چارەسەرێکی ڕێژەیی کێشەکان نەکا ئەو ئێمە پێمان وایە ئەوە دوا دەرفەتە بۆ یەکگرتووی عێراق. ئەندامێکی سەرکردایەتی حیزبی ئایندەش دەڵێت حەزبە بچووکەکانی کوردستان ڕۆڵی گەورەیانێ لە ئەسپر سەنەتەوایەتیەکاندا. ئەمە پرسێکی نیشتیمانی زۆر گەورەیە. سبێنێ ئەگەر هەر هێزێک بە تەنها هەر هەنگاوێکی نا ئەوە دیارە ئۆباڵی شکستی ئەو هەنگاوە لە ئەستۆی ئەو هێزێ هیچ هێزێ بڕوا ناکەم ذاتی ئەو بکە لە کوردستانە بە تەنها بڕوا پرۆتۆکۆڵی یا شتێ بکە لەگەڵ حکوومەتی عێراق یا دژی حکوومەتی عێراق ئیلا ئەبێ هەر هەمومان پێکەوین. ئەوەی دوێنێ کرا ئەوەی دکتۆر فواد کردی بەڕاستی ئەوەی سەلماند کە دیارە ڕۆڵێک هەیە و فعلا حیزبە کوردستانەکانیش بە هەمان ئاراستە بۆ خۆشکردنی زمینەی ناوخۆی خۆمان چکم دوجار ئێمە ئەگەر بێت و هەر جیابوونەوەی بێ لەم کوردستانە بە ڕێفراندۆمەکرێ ئەم حیزبانە ئەگەر بچوک من لە عەدەدا بەڵام لە سیاسەتە بچووکی لە حیزبی بچووک گەورانیە لە هەڵوێستانیە هەمومان حیزبی نیشتیمانی کۆمەڵی خەباتی دێرینمان لە وڵاتە هەیە مافی ئەومان هەیە لە بڕیاری پرسە نیشتیمانیەکانە بەڕاستی پرسمان پێ بکرێت و ئێمەش ئەگەر هەر تەرحێ بدەین بە قازانجی دوجار ئەو لایەنانەیە کە ئەچنە دانووسان. بەزوتنەوەی ئیسلامی کوردستانیش پێی وایە لە چارەسەری کێشەکاندا گەڕانەوە بۆ یەکدەنگی و گەڵوێسی تەواوی لایەنە سیاسیەکان لەسەر وە مشتێکەوەیە. ئەگەر لە هەموو گرفتەکانە بگەڕێنەوە بۆ ڕای لایەنە سیاسیەکان و هەروەها ئەو موسساتانەی کە لە کوردستان هەیە وەکو پەرلەمانی کوردستان ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی هەرێم و هەروەها عێراقیش دەستوری هەیە بە پێی دەستورەکە سەرۆکۆمار هەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەیەوە پەرلەمانیش هەیە. ئەگەر لە ڕێگەی ئەوانەوە چارەسەر بکرێ وازانم دەستورەکە شتەکانی بڕیوەتەوە و قەنەعەتیشمان وایە ئەو هەنگاوش زۆر گرنگ بوو کە بەڕێز سەرۆکۆمار دکتۆر فواد مەعسووم ئێستا پێی هەڵەسێ حاڵی حازر دوای ئەوەی کە کۆبوونەوەی لەگەڵ پێکهاتەکانی عێراق کردو ئێستا هاتووە لەگەڵ سەرجەم پێکهاتەکانی کوردستانیش ئەیکا ئەو کاتە لەگەڵ سەرۆکی هەرێم بڕیاری نهایی لە ئالیەتی چارەسەری گرفتەکانی بینی هەرێم و کوردستان ئەدەن. ئەمە ڕۆڵێکی ئیجابی و ڕۆڵێکی گرنگە و ئێمەی نرخێنین. بەڕای چاودێران کێشەکانی بەغدا لەگەڵ هەرێم زیاد لە پێویستی خەیاندووە دەستپێکردنەوەی دانووسانەکانیش بە دەرفەتێکدا دەنێن بۆ یەکلاییکردنەوەی ئەو کێشانە. کاتێ بەغدا بە بڕینی موچە و بودجە گڵۆپی سووری بۆ هەرێمی کوردستان داگیرسان ئیدی لەو ساتەوە تا ئێستا سیاسیەکانی هەرێمی کوردستان لە هەوڵی ئەوەدان ئەو گڵۆپە سوورە بکەنەوە بە سەوز. هەر بۆیە هەموو لایەک پێیان وایە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ڕۆڵ و کاریگەری و یەگەڵوێسی و یەکگوتاری تەواوی لایەنە سیاسیەکان گرنگە. دلێر کەمال کورساد نیوس سلێمانی.